سڵاتان لەبێت ئەزیزان. ڕێکخراوی گەشتیاری جیهانی پێشبینی دەکات ڕێژەی گەشتیاران بۆ ساڵی 2020 لە 120 بۆ لە 130 کەم ببێتەوە. ئایا ڕەوشی گەشتیاری لە جیهان و کوردستاندا لە چی ئاستێکدایە؟ ڕەوشی کوردانی پەناهەندەی تورکیا لە چۆنە؟ ئەمانە تەوەری پرۆگرامی ئەمڕۆتی ڕۆژە بە میوانداری زۆر بەڕێز محەممەد ڕەواندزی ڕۆژنامەنووس لە وڵاتی تورکیا. کاک محەممەد سڵاوت لەبێ، زۆر خۆشحاڵ بووم کە لە شاری ئیستەنبوڵەوە بە سکایپ لەگەڵمانیت. زۆر سپاس بۆ ئێوە، من زیاتر سپاس بۆ ستافیە بەرنامەی بۆ ئێوە بەڕێز بۆ ئەوەی کامڕۆ بتوانین لەسەرم بابەتە گرنگە قسە بکەین. زۆر سپاس. کاک محەممەد سەرەتا بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم. ڕەوشی گەشتیاری بە شێوەیەکی گشتی لە جیهاندا چۆنە و بەتایبەتی لە وڵاتی تورکیا لە ئێستادا بەتایبەت کە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە؟ بەڵێ دیار هەربەتە لەگەڵ سەرهەڵدانی بەتای کۆرۆنا لە جیهاندا هەر لە چینەوە تاوەکو ئەمڕۆ بەڕاستیەکەی مەسەلەی کەرتی گەشت و گوزاریەکێکە لەو قوربانیە گەورانی کە لەم بارودۆخەدا تووشی زێر و زیانێکی یەکجار زۆر بووە، نەک تەنها لە تورکیا بەڵکو لە تەواوی جیهانە. بەڕاستی وڵاتەیە تەنانەت 3-7-8 گەشتیارەکەی دابەزیوە، وڵاتەیە 300 وڵاتەیە 90 وڵاتەیە 12، بەڵام بە شێوەیەکی گشتی سێزەم کە کەرتی گەشت و گوزاری لە زۆربەی وڵاتانە داخراون. بەڵام ئەلحەمدوللا ئێستا لەو ماوەیەدا وردەوە خەریکە گەشتەکان دەست پێکات و کەرتی گەشت و گوزاری خەریکە جوڵانەوەیەک بە خۆیەوە ئەبینێت. بەڵێ کاک محەممەد، بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چ زەرێکی گیانووە بە کەرتی گەشتیاری و بەتایبەت لە هەرێمی کوردستاندا؟ سەبارەت بە زەر و زیانەکان یەکجار زۆرن. بۆ نمونە دەیان کۆمپانیا ئێستا تووشی ئیفلاس بوون لەم بابەتە. بەڕاستی چەندین کۆمپانیای گەشتیاری داخراون و دەیان هەڵی کارەوانی کە لە کەرتی گەشت و گوزاری و کۆمپانیای گەشتی گوزاری و ئەو پرۆژە گەشتیارانی کە پەیوەستە بە مەسەری گەشتیارەوە کار دەکەن لە ئێستا زۆربیان داخراون، یانەوەتە زۆربیان لە کار کەوتون، یانەوەتە کە فەرمانبەرەکان هەمویان بێکار بوونەتە لەبەرەوەی بەڕاستی ئێمە لە کوردستانە سیستەمێکی لە ڕووی بابڵین ئەم حاڵەتانەوە سیستەمێکی مرکزی یان ئیداری تایبەتمان نییە وەکو وڵاتانی دەرەوە. بۆ نمونە لە حاڵەتی ئاوایە گەر بێت و کە کۆمپانیەکان کارەکانیشان ڕاوەستێتەوە پێویستە لە هەمان کاتدا موچی فەرمانبەرانیان بدەن پێچوانەوە. لە کوردستانە زۆربەی کارمەندەکان ڕەوانی ماڵەوە کراونەتەوە تاوەکو ئێستا نزیکی 4 مانگە 3 مانگە هیچ موچەیەکیان وەرنەگرتووە. واروەها با بڵێن لە ڕووی ئەو کۆمپانیا و دامەزراوە گەشتیارانە ئەوەش بۆ حکمەوەی کە ئەم کۆمپانیانە لە حاڵەتێکی ناجێگیدان. بەڵێ کاک محەممەد، پێی وانە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لایەنی گەشتیاری سیستم و شێوازێکی گۆڕانکاری بەسەرا هاتووە، پێی وانە دوای کۆرۆنا دەبێت گەشتکردن بە سیستم و شێوازێکی نوێ بێت؟ بەڵێ بێگومان خۆی لێستایە بە هەمان شێوە بە ڕێنمایی و بە سیستەمێکی تاز دەستی پێکردە. بۆ نمونە کۆمەڵێک لە وڵاتانی وەکو تورکیایە، تونسە، با بڵێن شانشین حومانە، هەروەها دێتەوە ئەڵمانیایە، تەنانەت فڕۆکەخانەکانی کەنەداش بە هەمان شێوە هەموو ئەوانە دەستیان کردەوە بە دانانی سیستەمێکی چاودێری گرنگ و کۆمەڵێک ڕێکاری تازە بۆ مەسەری دەستپێکردنەوەی گەشتیاری، کەرتی گەشتیاری و گەشتە ئاسمانیەکان. ڕێکارەکان چۆنە؟ ڕێکارەکان بۆ نمونە لە فڕۆکەخانەکان و دەست پێکراوە کە بۆی ئەو نیشانەی با بڵێن نیشانەی ئامۆژگاریکردنی گەشتیاران بۆی کە خۆیان بپارێزن و ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ بکەن، هەروەها پێویستە پابەندی بەستنی دەمامەگون بە هەمان شێوە، و هەروەها ئەو کەسانی کە داخلی هەر وڵاتێکە بن لە ئێستا پشکنینی تایبەتیان بۆ کرێت و لە هەر حاڵەتێکی گوماناویە ڕاستەخۆوە گەیاندرێنەوە بۆ وڵاتەکەی خۆیان بەگیان پێ نادرێت بە شێوەیەک داخلی وڵاتی دووەم بن. و هەروەها پێویستە بەشێک لە وڵاتان کە لەم ماوەیە دەستیان بەگەشت کردوتەوە پێویستە کە موافقەت لە وڵاتەکانی خۆیان وەربگرن ئەوەی کە بتوانن گەشت بکەن بۆ وڵاتی ئایندەوە. بەشێک لە وڵاتانش تا ئێستا ڕێگە بە هاوڵاتیانە نادەن گەشت بکەن بەڕاستی لەبەرەوەی هێشتا ترسی گەورەیان لە مەسەلەی ڤایرۆسی کۆرۆنا هەیە. بەڵام بە شێوەیەکی گشتی کەرتی گەشت و گوزاری بە ڕێنمایی تازە حتمما دەست پێ کردوتەوە. لە ڕێژەی ڕێنمایی تازەکان پەیوەندیان بە تەندروستی و بە خۆپاراستنەوە هەیە. بۆ نمونە لە وڵاتێکی وەکو تورکیا ئێستا هەموو گەشت هەموو با بڵین کەرتی گەشت و گوزاری لە ناوخۆی تورکیا کراوەیە بەڕاستی
بۆ نمونە ئەو کەنادەریانەی وەکو ئەنتاڵیا و شارەکانی ترکە هەیە لە ئێستاە خەڵک بوو هەیە سەردانی کەنادەریا بکە بەڵام چۆن مەرجی بۆ داناوە ئەبێت لە مەترێک بۆ 2 مەتر نێوانیانە بێت و ئەبێت تەمام بەڕاستی ببەستن و هەروەها ئەبێت کە بەر لەوەی کە بڕۆنە ئەم شوێنە پشکنینیان بۆ بکرێت وەکتا پێوەری گەرمیان بپێورێت کە گومانی ئەم نەخۆشییان لەکرێت واتە بە شێوەیەکی گشتی سەرجم دەستپێکردنەوەی کەرتی گەشت و گوزاری پەیوەستە بە ڕێنمایە تەندروستیەکان و تابەتبوونی ڕێنمایەکان بڵێ کاک محەممەد تۆ ڕۆژنامە نووسێت تا چەند ئاگاداری گەشتیارانی تا چەند پابندن با ڕێنمایە تەندروستیەکانەوە بەڵێ ئەتمەن ئێستا کە من لەگەڵ تۆی قسە ئەەکەم سەرەتا دەستپێکردنەوەی گەشتەکانە تایبەت گەشتە ئاسمانیەکان بەڵام ئەکرێ بڵێن لە ئێستا کەرتی گەشت و گوزاری ناوخۆیی لە خۆناخی یەکەمدا بۆ پێی کە ئاسانترە بۆ دەستپێکردنەوە حتمما ئەو هاوڵاتیانێک کە گەشت دەکەن و یانوێ گەشت بکەن پێویستە پابندی ڕێنمایەکان لەبەرەوەی ئەگەر پابند من ڕێیان پێ نادێت سەردانی شوێنە گەشتیارەکان بکەن تەنان بڕۆنە ناوفرۆکە خانش بۆی لەبەر ئەوە بە شێوەیەکی ناچاری ئەبێت ئەمانە پابند بن چ خۆیان بیانەوێت چ خۆیان نیانوێ بە پێچەوانەوە بە پێبژاردن بۆ وڵاتێکی وەکو تورکیا بە پێبژاردن لە 1000 تێلەوە تا 3000 تێلە واتە لیرەی تورکی سزا ئەدرێت بە پێبژاردن ئەگەر بێت و بۆ منە تەنانەت دەمامکی نەبەست بێت تەنها ئەمە بۆ نمونە لەبەرەوە بەڕاستی هاوڵاتیان ئەوەی کە من تێبینیم کردەوەی کە من ئەیبینم و ئاگدارم زۆر پابندی مەسەرەی خۆپاراستن چ لە ڕووی دەمام ڕووی دەستکێش لە ڕووی با بڵێن دەرمانی تاقیم هەموو بابەتانێکی چ لە خۆ دوورکردنەوە لە قەڵەبارخی و هەر بابەتێکی تر لەبەرەوەی بەڕاستی ئەم بەتایەکی جیهانی وە هەمومان پێویستە خۆپارێزی بکەین لەم بابەت بەڵێ زۆر باشە کاک محەممەد وەزارەتی گەشت و گوزاری تورکیا پێشتر ڕایگەاندووە بۆ ساڵی 2020 نزیکەی 50 میلیۆن گەشتیاری بیانی ڕووی کردووە و سێم شار بووە کە تەواوی ئەوروپا زۆرترین گەشتیار ڕووی کردووە ئەی لە ئێستادا ڕەوشی گەشتیاری لە تورکیا لە چ ئاستێکدایە و ئایا نزیکە لەو ڕێژەیەوە نەخێر لە ئێستا بەی شێوەیەک نزیک نییە لەم ڕێژێ لەبەرەوەی بۆ چەندی مانگە سەرجە فڕۆکەخانەکان داخراون بەڵام نزیکی چار ڕۆژێکە بێت جوڵەیەک لە با بڵێن لە کەرتی لە گەشتی ئاسمانی نێودەوڵەتی ئەبینین کە هاتوچۆیەکی فڕۆکەین لە کافێ و ڕێستۆرانت و با بڵێن بار و با بڵێن شوێنە گشتیەکان و تەنانەت پارکەکان و باخچەکان و مۆڵەکان و کەنار دەریاکان و هەموو ئەمانە واروها فڕۆکەی داخلی ناوخۆیی و با بڵێن فڕۆکەی گەشتی ناوخۆیی و هەروەها ئەو ئۆتۆمبیل و پاسانێک کە ئاتۆ بە گەشتیارانەکەن و تەنانەت کۆمپانیەکان گەشتیاریش چونەتەوە سەرکار بەڵام جوڵەکە بەڕاستی هێشتا جوولەیەکی وا بەهێز نییە کە لە ئێستا بڵێن کە ڕێژەیەکی باشە بۆ نمونە چەند ڕۆژێک پێش ئێستا یەکەم فڕۆکە لە ئەڵمانیەوە گەیشتە فڕۆکەخانەی ئەنتالیا کە گروپی گەشتیاری بوون واتە سەرەتای دەستپێکردنەوەیە بەڵام حتمما ئەم وڵاتەش وەکو وڵاتانی تر تووشی زێر و زیانی $100 میلیۆن بووە بە لە مەسەرەی گەشت و گوزاری چکە بڵێن دەڵێ ئەم وڵاتە وڵاتێکی گەشتیاریە و یەک لە داهاتەکانی ئەم وڵاتە پەیوەستە بە کەرتی گەشت و گوزار کاک محەممەد ئەو کوردانی کە ناچار بوون لە وڵاتی تورکیا بمێنەوە بۆ هی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕەوشی ئەو گەشتیارانە چێ ئاسێکدایە طبعا ئەکرێ بە شێوەیەکی گشتی باز بکەین ینی ڕەوشی ئەو کوردانی کە لە تورکیا بۆ منە چونکی بەشێکی زۆر لەو کوردانی کە بەڕاستی پێشتر بۆ گەشتیاری هاتبوونیان بۆ نەخۆشی وەجیریان خواردبوو بەشێکی زۆریان لەمانە گەڕانەوە بۆ کوردستان و بەشێکیش بەڕاستی بۆی ئەوەی کە 14 ڕۆژ کەرەنتینە ئەکرێن و نانەوەی کەرەنتینە بکەین لەبەرەوە ناگەڕێنەوە بە خاصەتەن ئەم بڕیارێکە هێستا دراوە لە کوردستانەکە ئەو بڕیارێکی ئێستا دراوە لە کوردستانە کە بۆ ماوەی 14 ڕۆژ کەرەنتینە با بڵێن ئەکرێن و پێویستە شەوانە پارێک و تێن وابزانم نزیکی $70 بزەبت لە نرخەکەی ئاگدار نیم بۆیە بەڕاستی هاوڵاتێکی زۆر لە کوردانی ئێمە ناگەڕێنەوە چکە بەڕاستی نانەوێت 14 ڕۆژ ئەم پارە و ئەم پارەیە لە ئەستۆ بگرن بیدەن لەبەرەوەی پێیان وایە کە کار لە بژێوی ژیانیانەکە و سواز بۆخوا بەڕاستی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی کارژێری ئیبراهیم خەلیل لە
سنووری تورکیا و هەرێمی کوردستان هاوکارێکی زۆری خەڵکی کوردانی ئێمەیان کرد بەڕاستی کە لەسەر سنوور مابوونەوە و ئێستاش ڕاستەخۆ کوردانی کارونە سەر سنوور بۆی بگەڕێنەوە هەرێمی کوردستان هاوکاریانەکەن و یارمەتیانە دەن دوای ئەوە ئانێرن بەرەو هەولێر و دۆک و شارەکانی تری هەرێمی کوردستان و بۆی کەرەنتینە بکرێن بەڵام وەکو بەهام بەگشتی ئەگە باز بکەین لەسەر دۆخی کوردان لێرە بەڕاستی لە ئێستایا دۆخی کوردان لێرە خراپە باش نییە لەبەر ئەوەی بۆ چەندی مانگەچێ لێرە هیچ کارێکیان نەکردواتە هەموو شوێنێک با بڵین شوێنی بازرگانیکردن یان کاروبار کۆمپانیاکان ئەوانەی کە لە شوێنەکانی شوێنە جیاجەکان کاریان دەکرد نزیکی چەندی مانگە کاریان نەکردووە بەڕاستی تووشی باردووخێکی خراپی ئابووری بوونە لێرە بەڵێ کاک محەممەد چۆن ئەکری هاوکاریان بکرێت بۆی ژیانیان ئاسانتر ببێتاوەکو تێپەڕاندنی ڤایرۆسی کۆرۆنا بەڵێ لێرە سیستەمی ئەو وڵاتە سیستەمێکی دامەزراوەیە و ئەم وڵاتە بەپێی توانە هاوکاری هەموو ئەو هاوڵاتانی کردووە کە لە تورکیان بەڵام لە ڕووی داراییەوە نە لە ڕووی داراییەوە تەنها هاوکاری ئەو هاوڵاتیانە ئەکات کە ڕگەزنامەی تورکیان هەیە و لە وڵاتە و هاوڵاتی یەکەمی ئەم وڵاتە بەڵام ئەم باردوخی کە باسم کردکە بەسەر خەڵکی کوردانی ئێمە هاتووە تەنانەت بەس تەنها کوردەکانی ئێمە نییە لێرانەوە تەنها باردوخی ئەوان نییە کە خراپە بەڵکو هاوڵاتیان بە شێوەی گشتی لەم وڵات و لە وڵاتانی تریش بۆی ئەوەی کە چەندی مانگە با بڵێن کەرەنتین و ڕێگاکان داخراوە و بازرگانی پەکەوت و بازارەکان داخراون ئەمانە هەموو زۆربیان هەڵی کاریانە دەستدا و یانەوە تا تووشی بەڕاستی کێشەی ئابووری بوونە بەڵام سپاس بۆ چەند ڕۆژەکە دۆڵی بازرگانی دەستی بۆ کردوتەوە بەشێک لەو هاوڵاتیانش گەڕاونەوە سەرکارەکانی خۆیان دەستیان بەکات کردوتەوە بەڵام لە ڕووی کۆمەڵێک بابەتەوە بەڕاستی خەڵکی با بڵێن کوردانی ئێرە زۆر داواکاریان هەبوو لە هەرێمی کوردستان یەک لەوانە کە پێویستە بەڕاستی سنوورەکان بە تەواوی بکرێنەوە بەڕووی کوردانی ئێمە بۆی کە بتوان بە ئاسانتر بگەڕێنەوە هەرێمی کوردستان دووەم پێویستە کە هەرێمی کوردستان بتوانێت ئەو هاوڵاتیانی کە ئەگەڕێنەوە نەک لە تورکیا لە دەروی وڵاتانی تریش کە ئەگەڕێنەوە بۆ کوردستان بتوانن ئەم پارەیان لێوەرنەگرن کە بۆ ماوەی 14 ڕۆژ لیان وەرەگیرێت لە کاتی کەرەنتینەکردن چکە بۆ ئەوان بەڕاستی ئەم دۆخی ئێستا بارگرانیەکی زۆرە. پرسیارەکەم دووبارە ئەەکەمەوە لە ئێستادا هیچ یاسا و مەرجێک هەیە بۆ ئەوانەی کە بیانەوێت گەشت بکەن بۆ وڵاتێکی تر؟ بەڵێ بێگومان لە ئێستاە هەموو وڵاتانی دەرەوە بە شێوەیەکی گشتی وەکو باسم کە ڕێکار و بەرنامە و پلانی خۆیانەیە و ڕێنمایی تازیانێ و یاسامە بەسم یەک یاسا هەیە لە هەموو بکات لە هەموو فڕۆکەخانە و هەموو وڵاتەکان ئێستاویش یاسای خۆپارێزی و ڕێکاری تەندروستیە واتە هیچ وڵاتێک کێشەی لەکردنەوەی گەشتەکانی نییە هیچ وڵاتێک کێشەی لەکردنەوەی کەتی گەشت و گوزاری وڵاتەکەی نییە تەنها ئەوەی گرنگە بەلای هەموو وڵاتەکانەوە ئەوەیە کە پێویستە ڕێکاری تەندروستی بەردەوام بێت و خۆپاراستنی تەندروستی بەردەوام بێت و پێویستە خەڵک پابەندی ئەم ڕێنمایانە بێت وەکو باسم کرد بۆ نمونە ئێستا یەک لە بڕیارە تازەکانی وڵاتی تورکیا کە تۆ سەردانی ئەم وڵاتە ئەکەیت بەی شێوەیە کەرەنتینە ناکرێت تەنها لە فڕۆکەخانەوە پێویستە کە تۆ ماسکە بەست بێ پێویستە تۆ دەستکەشت بەست بێ پێویستە تۆ با بڵێن ئەو ڕێنمایانی کە وەکو بۆ پارێزی تەندروستی هەیە جێبەجێت کرد بێت دواتر لە ڕێگەی ئامریکی تایبەتەوە پشکێنە بۆکرێنەک ئەمن تورکیا بە نمونەیە هێنمەوە بۆ وڵاتانی تریش وەکو ئەڵمانیا وەکو کەنەدا وەکو ئیماراتی عەرەبی هەموو وڵاتانی کە ئێستا وردە دەست بە گەشتەکان ئەەکەنەوە ئەم ڕێنمایانە جێبەجێ ئەەکەن بۆ نمونە وڵاتێکی وەکو قوبرسی یۆنان لە ئێستا ڕاگەیاندووە و دەرگای کردوتەوە بڕووی هەموو گەشتیاران و کەتی گەشت و گوزاری و ئاماژە بۆ دەکات هەر هاوڵاتێک لە گاتی گەشتەکەیدا تووشی خوانەخواستە نەخۆشی کۆرۆنا بێت ئەوە سەردەم هاوکاری دەکرێت لەلایەن ئەم وڵاتەوە و تەنانەت لەسەر ئەستۆی ئەم وڵاتەشەوە بە فڕۆکێکە گەڕێنرێتەوە بۆ وڵاتەکەی خۆی واتە هەموو ئەو وڵاتانە بۆی ئەو قەیرانە ئابووری کە ڕویان تێکردو بەڕاستی ئانەیە بە زووترین کات بە هەر لەژێر ڕێنما و ڕێکارێکی تەندروستی بێت بتوانن بە زووترین کات کاتە گەشت و گوزارەکانیان بکەنەوە بۆی کە بتوانن جارێکی تر دەست بە هەڵی ژیانی ئاسایی بکەنەوە و دەست بە کات بکەنەوە بتوانن لەوە زیاتر
دۆخی ئابووری بەرەو خراپی نەڕوات. بەڵێ کاک محەممەد هەر وڵاتێک کە گەشتیار ڕووی تێ دەکات پێ وانە بەهۆی ئەم بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئاسانکاری بۆ گەشتیارەکانی دەکات و هەڵ دەدات زیاتر کەرتی گەشتیاری لە وڵاتەکەی خۆی ببوژێنێتەوە. بێگومان بە تایبەتی ئەو وڵاتانی کە پەیوەستن بە کەرتی ئابووری واتە داهاتێکی زۆریان لە وڵاتەکەی خۆیان ساڵانە لەسەر کەرتی گەشت و گوزارە. باشە ئەم وڵاتانی لە ئێستا تووشی بەڕاستی دۆخێکی نالەباری ئاوری بوونەتەوە لەبەر ئەوەی تۆ بڵێ هەر لە چەندین مانگە هیچ گەشتیارێک کەتی گەشت و گوزاری ینی ئیشی نەبووە یان کاری نەبووە یان گەشتیار سەردانی ئەم وڵاتانی نەکردووە بۆیە بەڕاستی بە سەدان بە هەزاران کەس هەڵیکاری لەدەستداوە بە سەدان هەزاران شوێن داخراوە و تەنانەت بە سەدان کۆمپانیا و شوێنی بازرگانی گەشتیاری لە وڵاتانی دەرەوە ئیفلاس کردوە تەنانەت گەیشتۆتە ئیفلاس بوون لەم دۆخەدا گەیشتۆتە تەنانەت هێڵی ئاسمانیش کە ئەمە بەڕاستی کارە ساتە بۆ نمونە هێڵی ئاسمانی قەتەری یەک لە گەورەترین هێڵە ئاسمانیەکانە ئاماژەی بۆ کردووە کە لەم دۆخەدا کارمەندەکانی کەم دەکاتەوە ئەمە خۆی زەنگی مەترسێتی گەورەیە لەسەر مەسەلەی خراپی دۆخی ئابووری و زەر و زیانێکی یەکجار سۆرکە بەر هێڵە ئاسمانیەکان کەوتووە بەر کۆمپانیا گەشتیارەکان کەوتووە بەرکەرتی گەشت و گوزاری کەوتووە بەر هەموو ئەو وڵاتانەوە ئەو شوێنە گەشت و گوزاری بەست کەرتی گەشت و گوزار بەسمان تەنە لە کۆمپانیا و با بڵێن بنهێڵی ئاسمانی نییە بۆ نمونە گەشتیار کە سەردانی وڵاتەیەکات ئەچێ بۆ هوتێل ئەچێ بۆ ڕێستۆران ئەچێ بۆ شوێنە گەشتیاریەکان ئەمانە هەمووی زەریان پێکەوتووە باشە بە سەدان بە هەزاران هوتێل داخراوە بە سەدان هەزاران هوتێل تا ئێستا هیچ گەشتیارێکی نەبووە ئەمە پێویستە کری لەسرە بۆ نمونە باجی لەسرە و مەساریفی لەسرە هەموو ئەمانە بەڕاستی بە شێوەیەکی گشتی زەرێکی یەکجار زۆریان بەرکەوتووە لەبەرەوە ئەم وڵاتانە نایانەوێت لەوە زیاتر دوا بکەوێت یانەوێ خۆیان ڕابێن لەگەڵ بارودۆخەکەیە واتە ئێستا تێگەیشتون لەوەی کە ناتوان بەی شێوەیەک لەم کاتەیە ئەم پەتایە وە کۆرۆنا با بڵێن بنبڕ بکەن و لە ناوی بن لەبەرەوە بڕیاریان داوە کە پێویستە لەگەڵ ئەم دۆخەدا خۆیان بگونجێن و چۆنێک بێت کۆنتترۆلی بارودۆخەکە بکەن بۆی کە هەم کۆنتترۆلکردنی ڤایرۆسەکە هەم ئاسەنگی ڕابگەێنن بەڵێ. کاک محەممەد بابەتێکی دیکە کە بە پێویستی دەزانم باسی بکەین ڕۆژ و گوزارانی ئەو کوردە پەنابەرانەی کە لە وڵاتی تورکیان لە چ بارودۆخێکدا لە ئێستادا بەڵێ سەبارەت بە ڕۆژی کوردانی ئەستەمبۆڵ و تەنانەت کوردانی تورکیا بە شێوەیەکی گشتی کە ئەموێ باس بکەم بەڕاستی دوو بەشە دەبان بەشێکیان هەیە کە لەم وڵاتە هاتوون و داوای قامەیان کردووە و لەم وڵاتەیان ڕێکەزنامەیان وەرگتووە یان لەم وڵاتەیە کار ئەکەن و ژیانەکەت ئەمە ساڵێکی تر و بەشێکی ترمانەیە کە لە ڕێگەی داوای مافی پەنابەریان کردووە لە نەتەوەیەگرتوەکان و هەریەکە لە باڵێن لە شوێنە جیازەکانی تورکیا چاوەڕێ ئەوەن کە نەتەوەیەگرتوەکان ڕەوانەی وڵاتی سێمیان بکات بەڕاستی بە شێواشی گشتی حاڵی پەنابەران ئەوانی کە با بڵێن داوای مافی پەنابەریان کردو بۆ وڵاتی سێمە نەتەوەیەگرتوەکان بەڕاستی حاڵ و گوزەرانیان یەکجار خراپە و تەنانەت زۆریان تووشی بەڕاستی تووشی ناڕاحەتی یەکجار زۆر بوونەتەوە تووشی بارودۆخیەکی زۆری ئابووری بوونەتەوە لەبەر ئەوەی ئەمانە UN شوێنی بۆ داناون بۆ نمونە شارێکی بۆ داناون کە شارە بچکەکان بەڕاستی زۆر بیان کە سەردان کە بچن لێ بژین و بمێنەوە سێ ساڵ لەم وڵاتێ هەیە 4 ساڵی 7 ساڵی 8 ساڵ لەم وڵاتە چاوەڕێ واگات کە ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکان ڕەوانەی وڵاتی سێمی بکات و تا ئێستانەکە هیچ وەڵامێک نەبووە تا ئێستانەکە ڕەوانەی نەکردووە لەم بەڕاستی ئەمانە هیچ کاریان نییە هەموو بژێوی هەموو داهاتێکیان زیاتر لەسەرەوەی کە لە کوردستانەوە کە سوکار و خزم و ناسیاوەکانیان با بڵێن هاوکاریانەکەن لەبەرەوە بەڕاستی بارودۆخیان یەکجار خراپە بەی شێوەیەک باش نییە هەم لە ڕووی کار بەڕاستی سیانەوەتی ئەمانە بێکارن کاریان نییە هەم داهاتیان نییە هەم ساڵانێکی زۆر لێرن وەرتەنانەت ناشتوانن با بڵێن ناشتوانن داوای ئیقامی ئەم وڵاتە بکەن لەبەر لە حاڵ دەکات داوای ئیقامی ئەم وڵاتە بکەن ڕاستەخۆ کەیسەکانیان کانسڵ ئەبێتەوە بەناچاری و ئەبێ لە شوێنی خۆیان ئەوە دانیشن و چاوەڕێ بکەن بەنسبەت ئەو کوردانی کە لێرەن بەڕاستی خەریکی کار و ژیانی خۆیان و ئیقامە ئەم بابەتانەیان هەیە یان ڕێگەزنامەیان هەیە
ئەمانە باردووخیان تا حدێک باشتر لە بەرەوەی بەڕاستی کار دەکەن وی قامیانی وە ئەوان لە وڵاتە سابت بوون و خەریکی ژیانی خۆیانن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم باردووخە نارەبارێکە بەڕاستی کە کۆرۆنا ڕوو کردووە تأسیری لە هەموو با بڵێن کاریگەری بەسەر هەمومان هەبووە لێرانە بەسەر هەموو کوردانی دانیشتوی تورکیا هەبووە بەڕاستی بەڵام چەند ڕۆژەکە خەریکە وردە ئەم وڵاتە بەرەو بازبوونە ڕواوکو باسم کرد بەشێک لە کوردەکانی ئێمەش گەڕاونەتەوە سەرکار و پاری خۆیان و بەشێکش لەوانە گەڕاونەتەوە کوردستان و بەشێکیشیان بەنیازم گەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. بەڵێ کاک محەممەد ڕۆژ و لایەنی تەندروستی ئەو پەنابەرانە چۆنە ئایا لەژێر هەڕەشەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنادان؟ نەخێر بە هیچ شێوەیەک ینی بێگومان ئەم پەتایە وکو باسم کرد پەتایەکی جیهانیە دەدانند لێرش نزیکی زیاتر لە 160,000 کەس توشبوی هەیە زیاتر لە 5,000 کەس گیانی لەدەستداوە ڕۆژانەش بەردەوامی ژماری توشبوون و مردووان تۆمار دەکرێت بەڵام لە بەرامبەریدا ژماری چاکبوونەوە هەیە ئەوەی تا ئێستا من ئاگدارم بەڕاستی هیچ حاڵاتێکی توشبوونم لەلایەن نەبینیوە کە با بڵێن کوردێکی دانیشتی هەرێمی کوردستان یان کوردێکی هەرێمی کوردستان کە لە تورکیادا ئەنیشێت تووشی کۆرۆنا بوو بێت تا ئێستا من هیچ حاڵاتێکی ئاوام نەبینیەوە بەڕاستی و نەشم بیستووە لەبەرەوە سپاس بۆ خوای گەورە ینی حاڵی تەندروستی کوردانی ئێمە لێرە زۆر باشە و بەڕاستی لەبەر ئەوەی زۆربیان بەڕاستی خۆپارێزی ئەکەن و پابندن زۆر بەشیان لە ماڵەکانی خۆیانەوە خۆیان کەرەنتین کردووە بەڵام لە ئێستا باردووخ لێرە ئاسایی و ڕێگا هەموو شوێنێک بۆتەوە و کاروژیان دەستی پێکردوتەوە 3 ژیان لێرە گەیشتۆتەوە سەردۆخی ئاسایی خۆی بۆیە هیچ شتێک نەماوە بە ناوی قەدەخی هاتووە بە ناوی کەرەنتینە و ئەم بابەتانە واتە دەوڵەت ڕاگەیاندووە کە کۆنتترۆلی ڤایرۆسەکەی کردووە لێرە لەبەر ئەوە ژیان ئەو پەڕی ئاساییە لێرانە بەڵام کۆمەڵێکە ڕێنمایی تازە جێبەجێکراوە بۆ نمونە ئەو پاسانێک کە پێشتر چل نەفەری هەڵەگری ئێستا 20 کەس هەڵەگرێواتە تۆ ئەگەر شوێنی دانیشتنی 2 کەسە بێت تەنها 1 کەس بۆ هەیە دانیشێت لێرە بابڵێن حرامەتیان لێداوە لۆگەیان لێداوە کە ناکرێت قەدەخەیە دانیشیت لە تەنیشت ئەمەوە ینی سەرجەم ڕێکارەکان بۆ منە شارەوانی لە شوێنە قەڵەباقەکانی وەکو تەقسیم و ئەم شتانێک کە ئەم شوێنانەی کە هەیە لە ئستەمبۆڵ و شوێنەکانی تر شارەوانی هەساوە بۆی کە دەرمانی تاقیمی لەسەر شەقامەکان داونەوە و دەمامکی داناوە و ڕێنمایی داناوە. بەڵێ کاک محەممەد هەماهنگگی لە نێوان پەنابەران و هەرێمی کوردستان چۆنە کاتێککە کوردێک دەیەوێت لە وڵاتی تورکیا بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان چۆن هاوکاری دەکرێت؟ بەڵێ زۆربەی خەڵکی هەرێمی کوردستان خەریک پرسیاری ئەوە ئەکەن کە ئایا گەشتەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق کەی دەست پێ کاتەوە و کەی ئەتوان هاتچۆ بکەن دیارە لە ئێستاە چەند بڕیارێک درراوە بەڕاستی لەم بابەتە بۆ نمونە ئەو کوردانی کە لە تورکیا گیریان خواردووە ئەتوانن بگەڕێنەوە هەرێمی کوردستانی کێشەیەکیان نیە و ڕێیان پێ ئێدێت وەکو باسم کرد سنووری ئیبراهیم خەلیل بەڕاستی یەکێکە لەوانی کە لە سنوورا وشکانیانەی کە هاوکاری یەکجار زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کات من لێرەوە بەڕاستی زۆر سوپاسیان ئەەکەم کە ئیدارەکەیان خستۆتە خزمەت هاوڵاتیانی ئێمە هەرچەندە هەرچەندە بە هەندێک جاران با بڵێن هەندێک کات هاوڵاتیانی ئێمە لەسەر سنوورەکان زۆر بەڕاستی چاوەڕێیەکەن بەڵام کەم تەرخەمی لە هاوڵاتیانی شە و لە با بڵێن ئیدارەی کارجێریشە لەبەرەوەی کە بەشێک لە هاوڵاتیان بەبێ ئەوەی کە ڕێگا کرابێتەوە یان بڕیار و ڕێنمایی نوێ هەبێت ئەوان خۆیان بەبێ هیچ پرسێ سەردانی با بڵێن سنووری ئیبراهیم خەلیل دەکەن بۆی کە بگەڕێنەوە هەرێمی کوردستان بەڵام مەکو باسم کرد ئەوانەی کە پێشتر پێش ئەوەی کە چوبانە سنووری ئیبراهیم خەلیل و موافقەتیان هەبووە بێگومانێک سەر ڕێیان پێدا بەڵام سوپاس بۆخوا ئێستاش و ئەم چەند ڕۆژەش بەدەیان خەڵک گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و ڕێگەیان پێدراوە هاوکاری کراون لەلایەن سنووری ئیبراهیم خەلیلەوە و بەنسبەتی مەسەلەی گەشتە ئاسمانیەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان دیارە ئێستا بڕیارێکی فەرمی هەیە کە ئەو کەسانی کە هیانەیە بۆ چارەسەری پزیشکی سەردانی تورکیا بکەن ڕێگا کراوەیە ئەتوانن سەردانی تورکیا بکەن و هیچ کێشەیەکیان نییە و چەند زانیاریکی تازەشەیە کە دوێنێ باڵەسخانەی عێراق لە ئەنقەرە ڕایگەیاندووە کە وا بڕیارە هاتوچۆ گەشتە ئاسمانیەکان لە بینی هەردوو وڵات دەست پێ بکاتەوە بە نزیکترین کاتدا و ڕێن هەندێک زانیاری تازەشەیە کە لەم مانگەواتە لە ڕۆژانی داهاتوودا بتوان ئێڵەکانی پاسی نێوان تورکیا هەرێمی کوردستانش بکرێتەوە واتە بە هەموو شێوەیەک بە شێوەشی گشتی بەم زوانە ئینشاءڵڵا هیوادارم
کە گەشتەکان دەست پێ بکاتەوە جارێکتر هاوڵاتیان هەم هاوڵاتیانی تورکیا بتوان سەردانی هەرێمی کوردستان بکەن هەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بتوان سەردانی تورکیا بکەن من هیوادارم هیوای سەلامەتی بۆ هەموو کوردانی دانیشتوی تورکیا و هەرێمی کوردستان و لە هەر شوێیەکی ئەم وڵاتانە بن لە تاراوگە و لە وڵاتانی تر هیوای تەندروستی بۆ هەموو لایەکە خوازم و بۆ ئەوەی بەڕێزیش و من بەڕاستی سوپاسان دەکەم کە ئەمڕۆ بێکەوە کۆمەڵی گفتوگۆمان کرد لەسەر ئەم بابەتە گرنگە و من سوپاسیەوە ئەکەم کە غەمخۆری خۆتان بۆ بەنابەران و کوردانی ئێمە لە وڵاتانی دەرەوە بەگشتی و تورکیا بە تایبەتی پێبڕین. بەڵێ کاک محەممەد کاتی پرۆگرامەکەی من کۆتایی هات زۆر سپاس بۆ ئامادەبوونت کە لە با ڕێگەی سکایپەوە لە وڵاتی تورکیا لەگەڵمانە بوویت. زۆر سپاس بینەرانی ئەزیز بەم شێوەیەش پرۆگرامی ئەمڕۆی ترۆشمان پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.